کاریگەری بە ڕۆژبوون لەسەر کۆندامی جوڵە چییە؟ بەڵێ کۆندامی جوڵە پێکاتوە لە ئێسک و ماسوولکە و جونگەکان بە ڕۆژبوون کاریگەریشی ئەرێنی هەیە لەسەر کۆندامی جوڵە ئەوش دەبێتە هۆی بەهێزکردنی ئێسک و ماسوولکەکان ئەوش لە ڕێگای میکانیزمی خودخۆری ئۆتۆفیجی کە ئەمەش دەبێتە هۆی لە ناوبردننی خانە پیر و پەکەوتەکان و نوێکردنەوەی ئەو خانانە کە ئەمەش دەبێتە هۆی زیادکردنی سۆڕی خوێن و زیادکردنی خانەی نوێ کە دەبێتە هۆی بەهێزکردنی ئێسک و ماسوولکەن هەروەها دەردان و لە ئەو خانانەی کە پیر و پەکەوتن یاخود مادە ژاراوەکان زیاتر لە جسم لە لەشی ئینسان دەستە دەرێت کە ئەمەش دەبێتەوەی خایانکردنەوەی لەش لەو مادانە و دووبارە بەهێزکردنەوەی کۆندامی جوڵە. ڕێنماییەکان چین دکتۆر بۆ جوڵە و وەرزش؟ بەڵێ بەنسبەت ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن دوو زۆر شخصمانێک کەسی ئاسایی و کەسی نەخۆش بێگومانەوانی کە نەخۆشیش تایبەتیانێ بە تایبەتی نەخۆشی هەناویەکان ئەوانی کە جەڵتەی دڵ جەڵتەی مێشک یان هەر شێشێکی دیکەیان هەیە ڕێمایان دەکەین بە هیچ شێوەیەک لە خۆوە بەبێت چاودێری پزیشک هیچ جۆرە وەرزشێک نەکەن چونکە وەرزشکردنی زیاد بە تایبەتی لە کاتی بەڕۆژوو بوون دەبێتە هۆی دابەزینی ئاستی شەکرە لە لەش کە ئەمەش لەوانەیە کاریگەری نەرێنیە بێ و هەروەها لە حاڵەتی وەرزشکردن لەو کەسانی کە هەر نەخۆشیشان هەیە ئەگەر لە کاتی وەرزشکردن هەستیان بە تەنگە نەفەسی هێڵەنج یاخود سینگێشا یا ئارەقکردنەوەیەکی زۆر کرد پێویست دەکات دەست بەجێ وەرزشەکان ڕابگرن و ڕایش بە پزیشکی خۆیان بکەن بەنسبەت خەڵکی ئاساییک ئەوانەی کە خۆیان وەرزشوانن یان خەڵکێکی دیکە کە وەرزش دەکەن هەر جۆرە وەرزشێک ڕێنمایان بۆیان ئەوەیە کە دوور بکەونەوە لە وەرزشی تند و بۆ ماوەیەکی زۆر بە تایبەتی لە کاتی کۆتایی ڕۆژ چونکە لەو کاتەدا کەمترین ڕێژەی شەکر لەشی مرۆڤدا هەیە نەبادا کاریگەری نێرێنەکان دەربکەون و دوورکەوتنەوە لەوەی کە وەرزش بکەن لە ڕاستە خۆ دوای نانخواردن بەلایانی کەمەوە 2 سعات لە بۆ 3 سعات پاشی نانخواردن ئەو کات وەرزشەکانیان بکەن و باشترین کاتی وەرزشیش لە کاتی بڕۆژبوون ئەو کاتانی دوای عەسرە بەس بەو مەرجەی کە گوتمان دوورکەونەوە لە وەرزشی تند و وەرزشی قورس و هەروەها خاڵێکی دیکە کە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە بەیت شێوەیەک بەتەنیاو لە جێگای داخراو و یاخود لەبەر هەتاو تاوی تون بە تایبەت وەرزش نەکرێت چونکە هەر هەمووی کە گوتمان دەبێتەوە دابەزینی ڕێژەی شەکر و هەروەها دابەزینی چی زۆر لە ئاستی شلەی لەش ڕێنمایی دیکەمان لە بۆ جوڵە بە تایبەت لە بۆ ئەو کەسانی کە تەمەنیان هەیە و دەناڕێنن بەدەست ئازاری چۆکەکان و سەوفانی چۆک و یاخود پشتیان هەیە دوورکەونەوە لە نوشتانەوەی زۆری چۆکەکانیان بە تایبەت لە کاتی تەراویحەکان یاخود عیبادەتی دیکە زیاتر دەکرێت چۆکەکانیان زۆر نەنوشتێنەوە تا بکرێت چۆکانیان بە درێژی بمێنێتەوە چکە نوشتانەوەیکی زۆری چۆک یاخود بەکارهێنانی قادرما یاخود لە کاتی دەزۆن شەڵگرتنەوە شتانە دەبێت زۆر ئاگاداری خۆیان بن نوشتانەوەی زۆر دەبێتەوە هۆی زیادبوونی ئازار و زیادبوونی ڕێژەی سەوفانەکانن کە بۆ مەش دەرهاویشتەکانی سەوفان و ژانەکانیان زیاتر دەکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی